وێڕای ئاشکراکردنی 5 حاڵەتی توش بوو بە ڤایرۆسی کۆرۆنا لە کەرکووک بازار و شوێنە گشتیەکانی شارەکە و هاتوچۆی هاوڵاتیان تیایدا ئاساییە. هاوڵاتیان وەک خۆیان دەڵێن جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی گرنگە و دەبێ هەموو کەسێک بە وریاییەوە مامەڵەی لەگەڵ بکات. بەسەگە بێتە ڕاستی ئەو حاڵاتی کە تەجیر کراوە بە قەبارەی هینە نەخۆشیەکە شتێکی کەمە. من وەکو هاوڵاتێ یعنی حەزەکەم بە برایان خۆم بڵێم خەڵکی کەرکوو ئەو ڕێنمایی کە تەندروستیە کە خۆمان ئاپارێزەری نەخۆشیە زۆر مهمە، دەسوشتنە تێکەڵاوکردنی کەم بێ، بەس کە سەرێکی ئەگەسەر هین بازارە بکەی و خەڵکەی سەرکی ژیانەکە زۆر ئاساییە. خەڵکەکە دی ئەروە بەو شێوەیە کە خەڵک گەورەی کردوێتەوە و حاشە لێوە بەعەس کەلان ڕاگەاندنیە وا گەورە و هینی کردووە خەڵک کەوتێتە مەترسی. ژیان ئەتیادی ئاسایی لە کەرکووک خەڵک نەترسێ، زۆر ئەتیادیە. بەس ڕێنمایەکان جێبەجێ بکەن و پاکەخاوێنی ڕابگرن و زۆر ئەتیادیە. پشت بەخوای گەورە بەستن، هیچ نییە ئینشاڵڵا ژیان ئاسایە، خەڵک باش خۆی بکە. وەڵای بازار فەرقی کردووە وەکو فەرق، خەڵکیان ترسانووە وەکو فەرق پازا چۆڵی کردووە، بە زوانیە وا خەڵکیان ترسانووە. ئەو شتەوانیە بەس تاجرەکانانێ کە مامە شتیان نەبوو گرانیان کرد دەستەی بازار نابووسە دانەیە دەنازادینات، بەس ئەوەیە هیچ شتێ نیە، ئەوە تا ئێمە ناوم بازاڕین و عیبی نییە و هیچ شتێوانیە. بەڵێ ئەبێ ڕێمانەکان بکات اینجا ئاسایی بەبەلایەوە تووە بێ ئەوانە کە بۆ دانراوە ئەو سەبەبەی کە دانراوە کاری بێنە ئینشاڵڵا پشت بەخوا بەستی ئەبێ یەقین بەخوای گەورە هەبێ، یەقین بەخوای گەورە بێ سەبەبەکەت بەکار بێنە اینجا. بەڵام زۆر کەم بووە، خەڵک ترساوە لەبەرەوە ئەیکەن مەسەن خەڵک مزاهرە نەکا، خەڵک داوای نەوت نەکا، خەڵک داوای بەنزین نەکا، داوای ڕاتب نەکا، خۆی زۆر ئاساییە. من هەر بەکارشی نێنم، ئەمن یەقینم بەخوای گەورایە، خوا بتگیرە بەخوا ئەگە بۆت بێ بۆتی ئەگەر بچە من ئەرسشەوە. ئیدارەی کەرکووک بە هەماهەنگی فەرمانگەی تەندروستی کەرکووک دەیان ڕێنمایی بڵاو کردوێتەوە و دانانی پۆستەرات و هوشیارکردنەوەی هاوڵاتیان سەبارەت بە نەخۆشیەکە لە هەڵمەتێکدا دەست پێ کردووە. بەڕێوەبەری بەشی تەندروستی گشتی لە فەرمانگەی تەندروستی کەرکووک ئاشکرای کرد تا ئێستا 5 حاڵەت تۆمار کراوە و 3 نەخۆشیش خراونەتە ژێر چاودێری وردەوە. من تازەترین زانیاریتان پێ دەدەم لەسەر ئەو نەخۆشانە و ئەوانەیە کەوا حەجەر کراون. تا ئێستاکە ژمارەی توشبووان لە 5 کەس زیاتر نییە. ئەو پێنجانەیەکەوە ڕاگەیاندرا وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند 5 کەسن. ئەوانەیش وا گومان لێکراون تا ئێستاکە 3 کەسن. ئەم دوو ڕۆژەی ڕابردوو هیچ حاڵەتێکی تازە تۆمار نەکراوە. تیمەکانمانیش هەر بەردەوامە لەگەڵ بەرگری شارستانی بۆ ئەو شوێنانەی کەوا نەخۆشەکانی تیا تۆمار کراون بۆ پاک و خاوێنی ئەو شوێنانە تاقیمەکرێت حتا نەخۆشەکە بڵاونەوەتەوە لەو شوێنانە. ئامادەکاریەکانمان ئێمە یەکێ لەوانەیە کەوا وەکو بەڕێوەبەری تەندروستی ئاماژەی پێ کرد. ئێمە دوو شوێنمان ئێستاکە دابین کردووە، دوو شوێنی دوور لە خەستەخانەکانمان. یەکەمی شوێنی عەزلە، ئەو شوێنش کە لە حیسناعیە شوێنێکی باش هەموو پێداویستەکانی ئامادەکراوە بۆ پێشوازی لە نەخۆشەکان. لە دوای ڕاگەیاندنی حاڵەتەکانی توشبوو بە نەخۆشی کۆرۆنا لە کەرکووک ئیدارەی کەرکووک بڕیاری ڕاگررتنی دەوامی لە فەرمانگە و قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکانی کەرکووک دەرکرد. هێزانیەکانیش سەرجەم کافتریا و هۆڵەکانی لەش جوانی و ئەو شوێنانەی دەبنە هۆکاری قەرەباڵغی هاوڵاتیان تا کاتێکی نادیار داخست. فەرمانگەی تەندروستی کەرکووک ڕێنمایی هاوڵاتیان دەکات خۆیان بە دوور بگرن لە شوێنە گشتی و بازار و مۆڵە قەرەباڵغەکان تا بتوانن ڕێ بە تەشەنە سەندنی نەخۆشیەکە بگرێن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.